سڵاو بەڕێزان، من سامە ئەحمەدم. ئەمڕۆ باس لە فیلمێکی زۆر گرنگ دەکەین. ئەم فیلمە نەک تەنها بۆ چێژ لێبینین یاخود بۆ نمونە بۆ فێربوونی زمان و ئەو بابەتانە باشە، بەڵکو پەیامەکەی ناویشی زۆر زۆر گرنگە و پێشنیارکراوە کە بەتایبەت دایک و باوکان یاخود ئەوانەی کە ئەدەڵتن بیبینن. ئەو فیلمەش بریتیە لە فیلمی What is a Woman یاخود ژن چییە؟ ئەم فیلمێکی دۆکیومنتاریە لەلایەن کارکتەرێکەوە یاخود لەلایەن کەسایەتیەکەوە کراوە کە بە ناوی مارت وۆڵشە. طبعاً پێشەوەی ڤیدیۆکە دەست پێ بکەم دەزانم کە ئەو ڤیدیۆیە لە ئێستا دەزانم ڤیدیۆیەکی زۆر دوور درێژ دەبێت، لەوانەیە وەکو ڕیڤیو نەبێت، لەوانەیە وەکو بڵێن ئەڵقەیەک وابێت ئەو ڤیدیۆیە، بەڵام بەڕاستی بابەتی زۆر گرنگ هەن کە پێویستە باسییان بکەم. لە کۆتاییشدا هەندێک ڕوونکردنەوە دەدەم کە بۆچی ڤیدیۆکە درێژە و دەتوان بڵێم چ کاریگەریشی بەسەر داهاتوو ئەوانەوە دەبێت، بەڵام دەبێت بمبورن لەگەڵ ئەوەشدا کە ڤیدیۆکە درێژە زۆر پێویستە. ینی پێشنیار دەکەم ئەگەر هیچ ڤیدیۆیەکی مت لە یوتیوب سەیر نەکردووە سەیری مەکە، چونکە ئەوان لەوانەیە هەندێکیان تەنها بۆ چێژم، لەوانەیە هەندێکیان گرنگێکی وایان نەبێ، بەڵام بەجددی پێشنیار دەکەم ئەگەر خەمی خۆت و خانەوادە و کۆمەڵگە و هەر بابەتێکی پەیوەست بەو بابەتت بەلاوە گرنگە، پێشنیار دەکەم کە سەیری ئەم ڤیدیۆیە بکەیت و فیلمەکەش سەیر بکەیت. طبعاً مات وۆڵش کەسایەتێکی زۆر ناسراوە بەتایبەت لە یوتیوب و پلاتفۆرمەکان زۆر ناسراوە بەوەی کە دژی بۆنەڕێکخراوەکانە یاخود ئەکتیڤیستەکانە، بەتایبەتیش ئەوانەی کە زۆر گرنگی بە بابەتی سۆشیال میدیا و ناسین دەدەن و ئەوانە، بەڵام جۆرێک لە فێڵبازیان تێدایە. لەوانە بۆ نمونە بلاک لایڤز ماتر کە بە قسەی خۆی داکۆشی دەکرد لە مافی ڕەشپێستەکان، یانیش وومن لایڤز ماتر یاخود بەرگریکردن لە مافی ئافرەتان و ژنان، و هەروەها LGBTQ+یش جەماعەتی هاوڕەگەزخوازان و وەک کوردەکان پێدەڵێن جەماعەتی پەرکەزیێڕینە، دژی ئەوانیش دەوەستاوە. طبعاً مات وۆڵش لەگەڵ چەند کەسایەتیش تر لە ئەمریکا زۆر ناسراون، تەنانەت ناسراویەکەشیان گەیشتۆتە دەرەوەی ئەمریکا و جیهانیش، بەوەی کە دژایەتێکی ڕاستەوخۆی ئەو لایەنان دەکەن، و لە هەمووشی گرنگتر دژایەتیکردنەکەیان پێوەست نییە بە بابەتێک بۆ نمونە بابەتێکی دینی و ئەوانە بێ، زیاتر دژایەتێککردنێکی زانستی و سیاسیە. جا ئەو بابەتەیان یاخود ئەو فیلمی وەری زەومن فیلمێک بوو لەڕێ ئەو پرسیارەوە هەوڵ دەدا کە ڕاستی بابەتی ڕەگەزگۆڕین یاخود هاوڕەگەزخوازی یاخود گۆڕینی ڕەگەز لە بەتایبەت لە پیاوانەوە بۆ ئافرەتان بۆ چییە، هۆکارەکەی چییە، و ئاخۆ بابەتێکی زانستی لە پشتێتی یاخود نا. لە ترێلەری دۆکیومنتاریەکە وتەیەکی زۆر جوان نووسراوە، دەڵێ The documentary the world doesn't want you to see، یعنی ئەو دۆکیومنتاریەکە کە جیهان نایەوێ تۆ بیبینی. طبعاً ئەمە لێکدانەوەیەکی زۆر جوانە بۆ بابەتی هاوڕەگەزخوازی یاخود ئەو بابەتانەی کە لە ئیعلام زۆر دەناسرن یاخود دەبن بە ترندێک بە جۆرێکە خەڵک نایانەوێت کە پێچەوانەکەی ببینن. یعنی ئەم فیلمە ئەو بابەتە زۆر بە جوان ڕوون دەکاتەوە، زۆر شت هەیە کە ڕاستین پیشانیان دەدات، بەڵام لە هەمان کادا سەرباری ئەوان ڕاستین، بەڵام جیهان جا سەرکردەکانن کە ئەوانەی قازان زێ دەکەن، چ ئەوانن کە بەشدار بوون لێ یاخود ئەوانێک کە پێی کاریگەر بوون، زۆربەیان نایانەوێت تۆ ئەم فیلمە ببینی. هۆکارەکانیش لە کۆتایی پێتان دەڵێن، بەڵام ئەمە ینی ڕستەی زۆر سەنجڕاکێش بوو لەبارەی فیلمەکە، هەم خودی ناوەکەی کە ژن چییە، پرسیارەکە ئەسڵەن بابەتی فیلمەکە و ناوەی فیلمەکە دەڵێ ژن چییە، لە هەمان کاتیشدا ئەو ڕستەیە کە دەڵێ فیلمەکە کە جیهان نایەوێت تۆ بیبینی، شەی سەرنجڕاکێش لەبارەی فیلمەکە بە جۆرێک وا لێ دەکات کە مەراق بێ ئاخۆ شتێکە یاخود چی تێدایە ئەو فیلمەکە وای کردووە جیهان نەیەوێت تۆ ئەم فیلمە ببینی. طبعاً فیلمەکە ئێستا نزیکە هەفتەیەک بۆ 10 ڕۆژ پێماوەی پەخش کراوە لە ترندینگە. تەنانەت ئێستا ئەوەندەی کە ڤیدیۆکە ڕیکۆرد دەکەم بڕۆ سەیر بکە لە ڕۆتن تۆمەتۆ ترندینگ یاخود یەکەم فیلم کە ڕێژی سێکردنی هەبێت ئەم فیلمەیە. طبعاً هەتا ئێستا ڕەخنەگران ڕەخنەی خۆیان داناوە لە ڕۆتن تۆمەتۆ کە شتێکی نامۆیە بۆ فیلمەکە ئەوەندە تاخیرێت، بەڵام پێم وابێ لەبەر ئەوەی بابەتێکی ئاوا وەک حەساس و هەستیارە، لەوانەیە زۆربەی ڕەخنەگرەکان نەیانەوێت باسی بکەن یاخود نەیانەوێ و تەنانەت نەشوێرن باس لەو بابەتە بکەن. بەڵام ئەگەر تەماشای ئۆدیەنس سکۆرەکە بکەین، واتە خەڵک کە دەنجی بەم فیلمە داوە، طبعاً سەرباری ئەوەی فیلمەکە ئێستا لە یەکەمینەوە
چەند فیلمی تر هاتووە بەم دوایانە هەمویان دووەم سێم ئەوان ئەویان یەکەمە سەرباری ئەم هەموو ئەمانەش فیلمەکە لایەن بینەرەکانەوە ڕێتینگەی زۆر پێدراوە 97% لە ڕۆتبیتۆ هەیە دوایین جار کە بینیم پێش ئێستا سێرم کرد 97% هەبوو یعنی بینەرەکان زۆر پێ سەرسان بوون ئەمەش ڕاستیەوە دەردەخات کە فیلمێکی چەندە بڵین بەدیقە دەرهاتوە چەندە زانستیانەیە لەمە کەشدا ئەم فیلمە وەک خۆیان ڕانگەاندووە جەماعەتی دەیلی وایر طبعا دەیلی وایر هاوشەوی نێتفلیکس و ئەوانە تۆڕێکە بەڵام تۆڕێکی بڵاوبەوە نییە بەڵام لە هەمان کاتدا تۆڕێکە ئەو بابەتە حساسانە بە تایبەتیش ئەوانەی کە دژی ئەو بابەتانن بڵاو دەکاتەوە بۆ منەوە گوتم ڕاستەکان کە کۆمەڵەیە یەکەن دژی بلاک لایڤز ماتەر و گەی و ئەو بابەتانان یاخود مافی ژیان و ئەوانە بە شێوازێکی زانستیانە تەبعاً نەک وەکو خودی بابەتەکە لێکدانەوەی بۆ دەکەن و ئەو بابەتانیان هەیە زیاتر لەوێ بڵاو دەبێتەوە چووکە تۆڕەکە دەتوان بڵێن تۆڕی تایبەت بە خۆیانە جا تەبعاً وەک خۆیان ڕایانگەاندووە ئەمە تا ئێستا سەرکەوتووترین فیلمی خۆیان بووە تەنها لەو دە ڕۆژە بۆیان بە دەرکەوتوە کە ئەمە سەرکەوتووترین فیلمیان بووە و تا ئێستا هیچ فیلمێک بەقەد ئەوە بڵاو نەبووتەوە یەکەم جارە فیلمێکی ئەوان ئاوا لە جیهان بڵاو بێتەوە دەنجی هەبێت ببێت بە ترندینگ لە سایتەکان باس لێوە بکرێت خەڵک تویت و کۆمنتی لەسەر بکات یعنی من خۆم ئاگدارم کە بێحەد دەتوانم بڵێن باسی ئەم فیلمە دەکرێت یعنی لەوانەیە لە کوردستان ئێوە بەتایبەت بینەران لەوانەیە ئاگادار نەبن کە ئەم فیلمە هەیە بەڵام لە جیهان بەڕاستی دەنگدانەوەیکی زۆری هەبووە زۆر جار دەبینین فیلمێک بە تایبەت کە دەزانرێت ئەم فیلمە سەرکەوتوو دەبێت پلاتفۆرمەکانی تر بۆ منە نێتفلیکس HBO ئەمازۆن ئاپل دیزنی پلس ئەوانە هەوڵ دەدەن کە ئەم فیلمە بەدەست بخەن بەڵام ئەم فیلمە بە پێچەوانەوە لەلایەن تۆڕەکانی ترەوە ڕەت کراوەتەوە هۆکارەکەشی دیارە یعنی ئێمە تەوەقعی چی دەکەین لە نێتفلیکس کە ئەگەر 5 فیلم دەبێنێ لانی کە فیلمێکیان لەبارەی LGBTQ ئەوانەی لەبارەی هاوڕەگەزخوازەکانە و بە باشە باسیێن دەکە ینی چاوەڕێکی دەکەی ئەو بێت دۆکمنتارێک بازکە کە ڕاستیە خراپەکانی ئەوان پیشاندات بۆیە پێم وابێت لە هەمویان ڕەت کراوەتەوە ئەگەر لەوانەیە هەندێکیان پێشنیاریان هەر بۆ نەکرابێ بەڵام ئەگەر پێشنیار بۆ هەندێک کرابێ ڕەت کراوەتەوە ینی ناچار بن تەنها لە دەیلی وایر بڵاو بکەنەوە هەرچەندە حەزم دەکرد کە لەبەر ئەوی بابەتەکە حساسیانی پێویست بۆ ئەو بابەتە بە فری بڵاو بکرێتەوە لە یوتیوب بڵاو بکرێتەوە بەڵام ئەگەر بتانە ئەو بینن پێویستە سەبسکرایبی دەیلی وایر بکەن بەڵام لەگەڵەوەشدا سەبسکرایبەکەی ئەوەندە گران نییە و لەوانش لە سایت و شتەکان بەردەست بە پێم وابێت تا ئێستا نەکراوەتە کوردی بەڵام لەوانە لە سایتە پایرەسیەکان ئەوانە بەدڵنیایەوە بەردەستە بەڵام فیلمەکە بەڕاستی شایانی ئەوەیە لە یوتیوب بڵاو بکرێتەوە شایانی ئەوەیە بە تایبەت ئەدەڵتەکان بیان بینن و بۆ تەمەنی 14 ساڵی کە تەمەنی باڵغ بوون ئەوانش گرینگە بیبینین لەبەر ئەوەی تا تێنەکەون چونکە لە فیلمەکە ڕوونکردنەوەی زۆر جوان دەدات لەبارەی ئەو بابەتانە و پیشان دەدات کە زۆربەی ئەوان تێدەکەون لە تەمەنی 13 تا دەتوان بڵێن 20 ساڵین زیاتر دو بابەتە دەکەون ئەوانە تر تێگەیشتون زەحمەتتر هەڵدەخەڵەتێنێن جا بۆیە پێم وایە گرینگە کە ئەو تەمەنەش ئەگەر توانایان هەیە یاخود ئەگەر خانەوادەکە باشی دەزانن پێم وابێ گرینگە سەیری ئەم فیلمە دۆکمنتاریە بکەن و تا لە ڕاستیەکان تێبگەن و هەڵنەخەڵەت طبعاً فیلمەکە پێشی ئەوەی کە ئەو ڤیدیۆ سیر بکەیت باشترە ئەو فیلمەکە بینی بەڵام هەوڵ دەدەم سپۆیل وەکو سپۆیل نەکەم و لەبەر ئەوەش کە فیلمەکە زیاتر دۆکمنتاری و زانیاریە ئەوە نابێت ببێت بە سپۆیل زیاتر هەندێک زانیاری بڵاو دەکەینەوە یانی زانیاریەکان گرنگن کە ویزانجات لە ڕێ ئەو ڤیدیۆی خۆم کە دەتوانم لەم جۆرێک لە شیکردنەوەیان پێدەم یاخود هەندێک لەو ئەو زانیاریانە هەڵم بژاردوو کە بەلامەوە گرنگ بوون یان هەندێک بابەت کە لە دۆکمنتاریەکە بەلاوەمەوە گرنگ بوون لێرە باز دەکەم وەرە دۆکمنتاریەکەش زیاتر لەبەر ئەوەی زانیاری و شتی نوێیە بۆیە وەکو سپۆیل نابێت زیاتر شتێکە واقعیە جا فیلمەکە وەک پێشتریش باسم کرد باس لە بابەتێکی دیاریکراوە دەکە ئەویش گۆڕینی ڕەگەزە طبعاً باس لەوە ناکە کە بۆ نمونە یەکێک ڕەگەزی خۆی ناگۆڕێت تەنها هەستی هاوڕەگەزخوازی هەیە یاخود تەنها ئاکتینگی هەیە تەنها کردارەکە جێبەجێ دەکات بۆ نمونە لێزبیان و گەی زیاتر ڕەگەز گۆڕینی خۆیان تێدا نیە بەڵام ترانسجێندەر ینی گۆڕینی ڕەگەزە یەکێک لە ئافرەتەوە خۆی دەگۆڕێت بۆ پیاویان پیاوە خۆی دەگۆڕێت بۆ ئافرەت زیاتر دێتە سەر ئەو بابەتە بەڵام بەگشتی کە دۆکمنتاریەکە دەبینی بابەتەکانی تریشت بۆ ڕوون دەبێتەوە ینی هەمویان لەبەرەوەی پەیوەندیان بەیەکەوە LGBTQ+ هەر بەخۆی لە ناوەکەڕا دیارە ینی ئەوان چون هەمویان بەیەکەوە کۆ کردوتەوە لێزبیان گەی نازانم کیور ئەوانە هەموو هەنا
هەمویان کۆکراونەتەوە ینی بە دۆزینەوەی ڕاستی لەبارەی یەکێک پێما بێ ڕاستی ئەوانی تریش بۆ بەدەر دەکەوێت جا بۆی ئەو دۆکمنتاریە فۆکس تەنها دەخاتە سەر بابەتی ترانسجێندەر و گۆڕین ڕەگەز و ئەوانە بەڵام ئەوانی تریشت بۆ بەدەر دەکەون ڕاستی ئەوانیشت پیشان دەدات دا طبعا لە دۆکمنتاریەکە چەند چاوپێکەوتنی شتێدایە دۆکمنتاریەکە دەچێتە لای خەڵک دەچێتە لای کۆمەڵە خەڵکانێک جا لەوانە خەڵکی ئاسایی هەیە کە بۆ منە لەسەر شەقام دەیان بینێت جا چ لەگەڵ هاوڕێگەزخوازان ئەوان چ دژیانن لە هەمان کاتدا دکتۆرەکان هەن بە هەمان شێوە دکتۆر هەیە کە دەڵێ لە ڕێی زانستیەوە پیشانەدا کە ئەوە شتێکی ئاساییە هەشا بەعکسەوە دژیەتی سایکۆلۆژیست بۆن منە ئەوانەی کە دکتۆری دەروونزانی ئەوانن یان بڵین سیاسمەدارەکان کە ڕۆڵێکی هەر سەرچیان هەیە پام بڵێم ڕۆلی یەکەمیتیان لەناو ئێرە چاوپێکەوتن لەگەڵ ئەوانیش دەکەم یعنی بەگشتی کۆمەڵە خەڵکێک دێنی لە چەندان وەک بڵێ چین و توێژی جیاواز چاوپێکەوتیان لەگەڵ دەکات لە هەردوو لایەنەوە طبعا جا ئەوەی زۆر سەرنجڕاکێشە یەک لەوانە زۆر سەرنجڕاکێش طبعا هەمویان سەرنجڕاکێشن بەڵام یەکەمیان ئەگەر باز بکەین ئەوەیە کە دەچێتە لای خەڵکی ئاسایی بەتایبەتیش لە مارش و خۆپیشاندانەکان هەن بۆ بەرگریکردن لەوانە طبعا دەچێتە لای تاکتاکە دەچێتە لای هەندێک خەڵک ئەو پرسیاریان لێ دەکا لە هەمان کاشدا دەچێتە لای ئەوانەی خۆپیشاندانەکە دەکەن مەقتەعێک زۆر زۆر سەیر لە دۆکمنتاریەکە دەیبینن مات زۆرە پاکەتێکی لەبەرخۆی کردووە کە لەسەر پاکەتەکە نووسراوە what is a woman بەو پاکەتە دەچێتە ناو خۆپیشاندانێک کە بەرگریکردنە لە ئافرەتان هاواریش دەکات سەماعیش پێ what is a woman ئەرێ یەک کەسم دەوێت کە وەڵامی ئەو پرسیارم لە بداتەوە یعنی شتێکە بەڕاستی زۆر جێی پێکەنینە زۆر ینی سەمەرەیە کە دەچێتە ناو خۆپیشاندانێک ئەوانی لەو خۆپیشاندان هەمویان بەرگری لە ژن دەکەن بەڵام یەکیان تێدا نییە کە بتوانێت پێناسەی ژن بکات ینی بەڕاستی پێکەنین بۆ حاتە دێتەنان لە شوێنێک هەڕەشی لێ دەکەن ینی شتێکی زۆر زۆر پێکەنیناوی شتێکی زۆر سیر و دەستپێکێکی زۆر جوانی شەلۆ ئەو دۆکمنتاریە کە پیشان دەدات تەنانەت خەڵکانێک کە خۆیان پێها دەڵێ بەوەفاانە و تەواو چونەتە ناو بابەتەکە دەچێتن ڕێک دەچێت لای ئەوان کاکە پێناسەی ژنم لەو بکەن تەنها پێناسم لەو بکەن هیچ پێناسەیەکیان و نایە تەنان بەشێکیان ئەسڵەن هەرخۆی تووڕە دەکەن بەشێکیان پێکەینیان پێدێت ینی دەبینی ئەو پرسیار دەکات سەی یەکتر دەکەن دوای پێ دەکەنن نازان وەڵامەکەی چییە لەلایشتە دەچێتە لای خەڵکانی تر کە وەک باسم کرد دکتۆری دەروونزانی دکتۆری بۆ منە عیلمین سیاسمەدارن یان خۆیان بۆ منە هاوڕەگەزخوازن یان خۆیان ڕەگەزی خۆیان گۆڕیوەیان ئەوانی عکسەکانن ئەو پرسیارە دەکات بە تایبەت ئەوانەی کە بەرگری لەواوەتە دەکەن پرسیار لەوان دەکات دەڵێ کاکە what is a woman نەک ئەوەی کە بڵێ نەزان وەڵامەکەی چێ زۆربیان خۆی تۆڕ دەکەن ینی دەبینی سیاسمەدارێک ئەسڵەن یەکسەر ئینتەرویۆکە وازێن ینی پێما بێ ئینتەرویۆکە 5 دقایق دەست پێکرد یەکسەر دەڕوات دەڵێتەوە ئەمچی ئەو پرسیاران جواب نادەمەوە مامۆستایەکی زانکۆ کە ئیشی تایبەت جندەر ئایدنتیتیە پێما بێ دەرسی جندەر ئایدنتیتی دەداتەوە یاخود بڵێن ناسنامەی ڕەگەزی ئەو وانەیە لە زانکۆیەکی هەرە بەناوبانجی ئەمریکا نازم پێماوی زانکۆی هارڤەرد و ئەوانەش یعنی لە ئاخر قیمەکانە لەوێ ئەو دەرسەداتەوە چاوپێکەوتن لەگەڵ ئەو دەکات ئەو پرسیارێ دەکات یعنی هیچ وەڵامێکی وێنێ تەنانەت بە ما دەڵێن بەس پێم بڵێ ئەو پرسیارە بۆچی دەکەی ینی لێ دەشێوێ نازانی چ وەڵامی بداتەوە ئەوێ خۆ بزێتەوە جان نەکار تەنها ئەو دەبینی دکتۆری دەرونی هەن دکتۆرە عیلمیەکان هەن هاوڕەگەزخوازەکانی تر هەن هیچ وەڵامێکیان پێ نییە پرسیارشتە کە بە هەمان شێوە بە تایبەت ئەوانەی کە بانگەشەی هاوڕەگەزخوازی ئەوەتان دەکەن تێککەوتون و وەڵامیان پێنادرێتەوە تەنانەت یعنی شتێکە بە هاوشێوەی ئەو پرسیارەکە دەڵێوات ئیزەومەن ژن چییە شتێکە بە تایبەت ئەوانێک کە دکتۆری دەرونی بە تایبەت ئەوانێک کە مامۆستای زانکۆن لەو بابەتە دەرس دەدەنەوە یعنی ئەرکە لە سەریان بزان ئەویش جیاوازیکردن لە نێوان جێندەر و سێکس طبعا جیاوازیکردن لە نێوان ڕەگەز و جنس یاخود بە کوردیش بڵێن هەر سێکس یعنی ئەوان ناتوانن جیاوازی لە نێوان ڕەگەز بکەن لەگەڵ سێکس چۆن دەتوان ڕێک بخەن یا چۆن دەتوانن بڵێن کە ئەوە بەو ڕەگەزە کار دەکات ئەو کەسە دەتوانێت ئەو ڕەگەزە بێ ئەو دەتوان ڕەگەزە خۆی ئەوە بگۆڕێ ینی دوو پرسیاری بەسیط دەیان هێخێتە مووقیفێکی وا کە شۆک دەبن
ینی حەز ناکەن وەڵام بدەنەوە ئینتەرویو بەجێ دێڵن تۆ طبعا کە بۆ نمونە تۆ دکتۆرێکی دەرونی کار لەوە دەکەیت و گرنگی بە بابەتەکە دەدەیت و بانگشە بۆ دروستی ئەو بابەتە دەکەیت دەبێ وەڵامی ئەوەش پێ بێت کە ئاخۆ ئەو کابرایە بۆ نمونە بە پیاوێک دەڵێ کاکە تۆ ڕەگەزی ئافرەتت هەیە دەبزانانی ئەسڵان ڕەگەز چییە ینی تۆ نەزانی پێناسەی ڕەگەز بکەیت تۆ نەزانی پێناسەی سێگز بکەی آخر چۆن بانگشەوە دەکەیت کە ئەو پیاوە بۆ نمونە ڕەگەزی ئافرەت تێدایە یان بە پێچوانشەوە ئافرەتەکە ڕەگەزی پیاوی تێدایە ئەمەش ینی شتێکی زۆر جوانی دۆکمنتاریەکە پیشاندات بە تایبەت لایەن ماتۆڵشەوە ئەویش only asking not arguing ینی دەبینی دۆکمنتاریەکە خاڵێکی زۆر جوانی تێدایە کە من خۆم زۆرم بەدڵ بوو وای کرد کە ئەو دۆکمنتاری زیاتر قایلکرد بێت و زیاتر قەنەعەت پێ بێنێت و جیاواز لەوانەیە کە بۆ نێستا بڕۆ لە یوتیوب ڤیدیۆی تر هەن دەبینی یەکێک دێت بۆ نمونە هاوڕێگەزخوازێک پرسیار لە نەفرێک دەکات ئەو دێت ئارگومنت دەبینێتەوە جاری وە هەیە لە ڕێی دینیەوە دەچنجات چ مەسیحیەتە چ ئیسلامەکە ئەسڵەن مەسیحیەت زۆربەی لە ئەوروپانەمەوە خەڵک هەر قەنەعەتی بەوە نایە لەوان لای وڵاتی ئیسلامیەکانش خەڵک زۆر لاواز و بێ واقعی بڵین بۆیە ئەوە هەر نابێتە ئارگومنتێکی بەهێز یانیش جای وە هەیە بابەتەکان زۆر تێکەڵ دەکە ئەوەی کە وەڵامەکە داتەوە ئەسڵەن براوەکە ئەوەی ترە بەڵام لێرە دەبینین ماتۆش ناوێ ئارگومنت دروستکە ناوێ مناقش دروستکە ناوێ بۆ منە بڵێ تۆ لەوە هەڵێ من لەوە ڕاستەکەم ئەوان نە تەنها پرسیار دەکە تۆ وەڵامی پرسیارەکەم دەوکاکە ژن چییە تەنها ئەوە پێ بڵێ یان جندر چییە یان لە شوێنێک پرسیار لە هاوڕێگەزخوازێک دەکا طبعا هاوڕێگەزخوازەکە باوەڕی بە هەمووی هەیە دەڵێ ژن چییە ئەڵێ ژن شتێکە مەسەڵەن ئێمە ناتوانین بڵێ ئێمە ناتوانین پێناسی بکەین باشە ئەڵێ دەڵێت تەنها خۆی دەتوانێت پێناسی بکە ینی بۆ نمونە کەس ناتوانێت ڕەگەز پێناسە بکە ئیزە پرسیاری لێ دەکا باشە پشیلەت چییە ینی هاوڕێگەزخوازەکە خۆی دەزانێت ئەگەر وەڵامی ئەوە بداتەوە ئەوەی تر دیسان دەکەوێتە مووقیفەوە ینی چۆن تۆ بڵێ من نازانم کە ئەو پشیلێ تەنها پشیلە خۆی دەزانێت ئێوە یعنیەوە جایەتیکردنی شتێکی فیزیکالیە تۆ دەبینی ئەوە پشیلێ ینی دەکرێت بڵێ وەڵاهی ئەکرێ ئەوە پشیلە نەبێ ئەکرێت سەبێ بوون ناکرێت ملیشی بێت یان دەیخاتە مووقیفێکی وە تەنها پرسیاری دەکە باش تۆ دەزانی پشیلە چییە ماتۆش پێی نارێ ئەو پشیلەیە دڵنیام کە ئەو پشیلەیە بۆ شێوازەها ئارگومنتی لەگەڵ کە ئەویش بێت ئارگومنتێشتر بینیتەوە لە ئاخری یەک لە دووشیان دەگەنە قەنەعەت نەخێت تەنها پێی دەڵێت تۆ دەزانی پشیلە چییە ئەو هاوڕێگەزخوازێک خۆی دەزانی ئەگەر لە مێشی خۆی فکر لێ بکاتەوە بڵێ دەزانم پشیلە چییە لێ دەپرسێ باش تۆ چۆن دەزانی پشیلە چییە ئەویش دەڵێ من پشیلە دەبینم باشە تۆ ئافرەتیش نابینی ئافرەت ئەوەیە چۆن دەڵێ ئافرەت بۆ نمونە دیار نیە شتێکی نادیار ئەدی ئەگەر بڵێ ئەو ئافرەتە ینی بە شێوازی جسمیەوە بە دەرکەوتەوە ئەو ئافرەتە ئەگەر بە شێواز جسمیشەوە بە دەرکەوت کە ئەو ئافرەتە کەواتە هیچ ئەوەیەک نییە هیچ مەبەستێک نییە لەوەی برە وڵی ئەوە ڕاستە جسمی ئافرەتی هەیە بەڵام لە ناخیەوە پیاوە یاخود کەسێکە کە پێویستە ڕەگەزی خۆی گۆڕێ ینی لەڕێ ئەو پرسیارانەوە دەیان خاتە مووقیفێکەوە و وەڵامەکەی خۆشی لەڕێ پرسیارەکەەوە زۆر بە جوانی دەگەینێ هیچ ئارگومنتێک ناکە زۆر بە شێوازێکی دەتوانم بڵێم نەسوکایەتێکی ڕاستە و خۆیە نا ئەوەشە بڵێ شتەکەی خۆی نەگەێنێ بە پێچەوانەوە زۆر بە قۆچ شتەکە دەگەینێت و دەیان خاتە مووقیفەوە لە بەرامبەردا ئەوانەی تر بەتایبەت هاوڕێگەزخوازەکان کە وەڵام دەدنەوە بەڕاستی وەڵامەکانیان زۆر پێکەنی ناوین وەڵامەکانیان ینی زۆر کۆمیدین تاز باسم کرد هەندێکی ئەسڵان هەر وەڵامیان نیە بەتایبەت بۆ پرسیار سەرچیانە بەتایبەتیش وەرزەوەمان ژن چییە هیچ یەک لە ئەوانێک کە بەرگی لە هاوڕێگەزخوازان دەکەن هیچێکیان وەڵامیان نییە بەڵام تاوان پرسیاری دیکەش دەکات لە ئینتەڤیوەکان پرسیارتیان لێ دەکا وەڵامەکانیان زۆر ینی پێکەنی ناوین زۆر سێن ینی تۆ هەر وەڵامەکەی کە جۆت لێ دەبێت پێکەنیت پێدە ینی چۆن دەکرێت کەسێکی ئاوا گەورە ئاوا بیر بکاتەوە یان ئاوا وەک بڵێ هەڵ بخەڵەتێ بە پرسیارەکانی یان لە شوێنێک پرسیار لە یەکێک لە پێما بێت دکتۆرە دەرونیەکانە پێما بێت دکتۆرێکی زانستیشە پرسیار لەوە دەکات دەڵێ منداڵ لە چ تەمەنێکەوە هی ئەوەیە کە بڕیار بدات بڵێ پێی دەڵێن کاکە تۆ بۆ منە منداڵێک دەڵێ هەز دەکەم من کچنی بۆ منە شکل وەکو کچ دیارە دەڵێ هەز دەکەم من کوڕم لە چ تەمەنێک ئێوە عملیات دەکەن ئەوانە
ژنەکە دەڵێتە یاخود بڵێن ئەوەی کە چاوپێکردنەکە دەکرێت دەڵێ هەر کاتێک کە منداڵەکە وا هەست بکات لەبەرم بەردا ماتۆش چی پێ دەڵێ ماتۆش دەڵێ باشم من پرسیارێک دەکەم منداڵ هەتاکو تقریبا هەتا گەورەش دەبێت پێی وایە سانتا کلاوس یاخود بابانوئێل کە بە کوردی پێ دەڵێن ڕاستە وانە کە بابانوئێل ڕاستە ینی منداڵەکان وا بیر دەکەنەوە تەمان پرسیار لە ژنەکە دەکا بڕای تۆ بابانوئێل ڕاستە و دەڵێ نەخێر باشە ئەدی بۆ منداڵەکە وا بیر دەکاتەوە بۆ منداڵەکە ڕاستە باشە منداڵێک کە جیاوازی لە نێوان خەیاڵ و ڕاستی نەکات وا بزانێ بابانوئێل ڕاستە کریسمس دادێت تەمان زۆر منداڵەکان زۆر جا هەیە لە ئەوروپا لە ئەمریکا ئەوانە تا 15 ساڵیش باوەڕیان بەوە هەیە هەم بەخۆشی تا تەمەنی باڵغبوون هەموو منداڵەکان باوەڕیان بۆ خەیاڵاتانە هەیە دراگۆنە نازانم فانتازی شتەکان هەنانی ئەوانەی کە لە تەلەڤیزیۆن ڕۆژانە دەیان بینین زۆر منداڵ هەیە قەناعەتی پێ هاتووە جا دەڵێ منداڵێک کە لە تەمەنێکە قەناعەتی وایە کە بۆ نمونە ئەژدیها هەیە بۆ نمونە جیهانی ماجیک و ئەو شتانە هەیە یان با بڵێن ئەوەی کە سانتا کلاوس و بابانوئێل هەیە کە لە کریسمس دیاری بۆ دەهێنێت وازانێ ئەو دیارێکە دانراوە هی ئەوە یان دانشی دەکەوێت لە مباری بدای دەنێ وا دەزانێت ئەوە دەبێت بە پارە نازانێت کە باوکو و دایکی چون پاریان لە جێت دانەکە بۆدەنەوە ینی منداڵێک کە ئەوە عەقلیەتی بێت و کەوا بیر بکاتەوە ینی توانای ئەوە هەیە کە بڵێ ئەو وڵای من لە ڕاستە جسمی کچێکم هەیە بەڵام هەست دەکەم کوڕم ینی ئەوەیە کە ئەو قەناعەتی پێبێنی تەمان کە ماتۆش ئەو پرسیار دەکات پرسیارێکی زۆر معقولە ینی پرسیارێکە زۆر دەتوانم بڵێم بکوژە هیچ وەڵامێکی ئەولای نییە بەڵام دەزان ژنەکە چی دەڵێ ینی ئەوەیە وەڵامی بێمەعنا و ئەوەیە وەک بڵێ وەڵامی ئەوەی کە لە خۆت تێک بدات بە خۆت لە خۆت بشێوێنی وەڵامی ئەوەندە خراپ دێوە ژنەکە دەڵێت ئەگەر منداڵەکەی من وا بیر بکاتەوە بخۆم دەڵێم ئابڕاستی منداڵەکەم ئیماجینێشنێک یاخود خەیاڵێکی چەندە ناوازە هەیە ئەخ چێوی ئەوە ناوازەیە ینی نەک تەنها ناوازەیی ئەسڵەن ئەوە بیرکردنەوەی ناوازە نییە بەس چۆن دەکرێت تۆ تەنها خەیاڵێکی ناوازە هەیە تەوا باڕەگەزەکەی بۆرنیانی قەباحیە بڵێ ئەو وەڵاو خەیاڵێکی ناوازەیە هەیە و منداڵی من بیرکردنەوەیەکی بەقوەتی هەبوو دەکرێت ڕاست بێت آخر شەکل لەگەر دەکرێت ئەوانە نییە منداڵە ئەسڵەن شتەکە خەیاڵە ئەوەی کە ئەو بیر لێ دەکاتەوە هیچ ڕاستێکی نییە تۆ چۆن دەکرێت عملیاتێکی بۆکە کە گەڕانەوەی نییە جا ئەو بابەتە بەڕاستی ینی وەڵامەکانیان کە دەبینی وەڵامی زۆر زۆر بێعەقڵ و جێلانیان هەن زیاتر وا دەکات کە دۆکمنتاریەکە قایلکرد بێت وا دەکات کە ئەو دۆکمنتاریە لە ڕێی پرسیارەکانی ماتۆش کە هیچیان وەکو وەڵامی ڕاستە و خۆ لەلایەن ئەو ڕۆگە خوازانەوە وەڵام نادرێنەوە بەڵام خۆی ئێمە دە وەڵامەکەی تێدەگەین مەبەستەکەی چی مەبەستەکەی زۆر بە جوانی دەگات دۆکمنتاریەکە دەچێتە لای هەندێک کەس کە زۆرێک لە کاریگەریان هەیە یاخود کاریگەریان هەبووە لە ژیان کاریگەری ئەو هاوڕێگە سوخوازیان هەبووە وای کردووە کە زۆرێک لە گۆڕانکاری لە ژیانیان دروست بێ یەکێک لەوانە کە بەڕاستی حاڵەتێکی زۆر کاریگەرە ئافرەتێکە هەڵخەڵەتێنراوە جا لە هەر تەمەنێک بێ هەڵخەڵەتێنراوە کە خۆی بکات بە پیاو طبعا لە ڕێی هۆرمۆناتەوە لە ڕێی حەبوو دەرمان و ئەوانانەوە وای کراوە کە هۆرمۆنەکانی ناو جسمی بگۆدرێن ئەوانەی ئافرەتی بۆ زیاتر بێت بەڵام خۆی واقعی لەوێت تاوان لە دۆکمنتاریەکە دەگرێت زۆر ڕاستی هەیەدان پێدا دەنێت ئەسڵەن شکری خۆشی پیشان دەدات لەوێ دەڵێت کە سەرباری ئەو هەمووەش بەڵام من هێشتاش هەست دەکەم کە نەخێر من ئافرەتم ئەسڵەن ئەو هەستەی کە بۆی دروستکراوە نەک بڵێ هەیبێت ئەو هەستی کە بۆی دروستکراوە لە تەمەنێک وای کردووە کە ئەو لە ئافرەتەوە خۆی بگۆڕێت بۆ پیاو تەنها هەستێکی کاتی بوو هیچ واقعێک و بوونێکی نەبوو ئێستاش کە هۆرمۆن شتەکانی درایتێ هەستی پیاوەتی هەیە بەڵام لە هەمان کاتدا جسمی گۆڕدراوە لە هەمان کاتدا شێوازی ڕێککەوتنی لاشەی گۆدراوە و ئەو حەبوو دەرمان و عملیاتانش کە بکراوە گەڕانەوەیان نییە کاریگەری زۆر زۆر خراپیان هەیە جابوونی ئەو حاڵەتە هەست بزوێنان ئەو حاڵەتە ئیمۆشناڵانە شتێکی گرنگە دواتر باسی دەرمان و شتەکان دەکەم کە گرنگی ئەوان چی بوو ناو دۆکمنتاریەکە یاخود ئەوان چڕۆڵێکیان هەبوو بەڵام ئێستا ئەگەر تەماشا بکەی ئیمۆشناڵەکان تایبەت کە ئیمۆشنەکە دێنێتە ناو دۆکمنتاریەکە و دێنێت لە شوێنێک باسی دەکا کاریگەریی زۆر جوانی هەیە بۆ دۆکمنتاریەکە بۆ گەیاندنی پەیامی دۆکمنتاریەکە پیشان دەکە چەندان کەسیشان کە بەوە کاریگەر بوون کاریگەری خراپیان کەوتۆتە سەر کە تەنانەت لە خۆیان لە ناو هاوڕێگە سوخوازەکان بۆ خۆیان کاریگەری خراپیان
کەوتۆتە سەر و ئەحساییەکانیش پیشاندا کە بەشێکی زۆری هاوڕێگەزخوازان ئێستا لەگەڵ ئەوە نین کە بەسەریان هاتووە، بەڵام زۆربەی کە ئەوانەی ڕێگەزی خۆیان گۆڕیوە گەڕانەوەیان نییە، ئەسڵەن هیچیان گەڕانەوەیان نییە. جا تەبعاً بەو وەڵامانە یاخود بەو ئارگومنتانەی کە هاوڕێگەزخوازەکان دروستی دەکەن لەو دۆکیومنتاریە، ینی جۆرێک لە واقعیەوە بۆ دروست دەبێت کە دەڵێت چی ئەوان تەواان وەڵامیەوە نادەنەوە کە ژن چییە، ئەسڵەن گلەیش لێ دەکەن کە ئەو پرسیارە دەکەی، ینی مامۆستای زانکۆیە بابەتی تایبەت بە جێندەر ئەوانەیە هەیە پرسیارە دەکات ژن چییە، ئەرێت تۆ من ئیهانە بکە، ینی بۆ ئەو پرسیارە دەکەی تەوەقع دەکات چ بکە، ینی ئەو وەک ئەوەیە کە بڵێ تۆ بینەر دەبێت گوێ لە من بگری کاکە من نازانم ژن چییە، بەڵام ژن وشەیەەکە هەر تەنها هەندێک ئەوەیە لە یەکجات چ لە ئینگلیزیە ومان هەیە چ لە کوردیەکە ژنە ئافرەتە ئەوانەیە هاتندە ژن زیاتر لەو ئەو بەکاردەوە ڕەگەز دەڵێ کاکە ئەو چەند وشەیەەکە هیچ مانایەکییان نیە وەکو وشە، مانایەکی نییە، پێناسەیەکی نییە، بەڵام دەبێت تۆ بزانی کە ژن چییە، ینی نادەمێ وەڵامەکەت نادەمێ پێناسەکە نادەمێ تەنات خۆش نازانم چیە، بەڵام تۆ دەبێت قبولی کە ژن چییە. یعنی کابرا هاتو خۆ پیشاندان دەکات بەڵێ بۆ مافی ژنان بڵێ نازام داوای ئەو ئەەکەین و ئەو ئەەکەیان هاوڕێزخوازەکان دەڵێن نەخێر تۆ پیاوی تۆ ژنی ئەوەیە یان بە پێچوانەوە ژن تۆ ژنی تۆ پیاوی، بەڵام پێناسی ژنی پێناکری، ینی چاوەڕێژ دەکات کە من بڵێم وڵا ئەوە ڕاستە ئەویان ژنێت تۆ پێناسی ئەو شتم بۆ بکە ژن چییە کاکە پێناس بۆ بکە ئاشە، یان لە یەکێک دەپرسێت لە هەرناو دۆکیومنتاریەکە پێم وابێ بەشێک لە بەرنمەیەکی دکتۆر فیل دەریان هێناوە، تەمان بەرنامەکە خۆی ماوەیەک پێش ئێستا پێم وابێت 4-5 مانگ پێش ئێستا بەرنمەیەک پەخشکرا، بەرنامەی دکتۆر فیل زۆر بەناو بانگە لە ئەمریکا، بەرنمەیەش جۆرێک لە مناقەشەیە دوو بابەتی یاخود دوو لایانی جیاواز دێنتە بەرامبەر یەک کە مناقەشە بکەن لەسەر بابەتێک ها لە کوردی زۆر جار شتیوە هەبووە، بەڵام ئەوەیان بەرنمەیەکی زۆر ناسراوە زۆر جیهانیە. جا لەوێ مات لەگەڵ 3-4 کەسی دانیشتووە دوو لەوانە ڕێگەزی خۆیان گۆڕی و یەکیشیان دکتۆرەکە بەرگی لە هاوڕێزخوازان دەکات پێ دەڵێم ئیعلام چەندە کاریگەری پێ هەبوو دواتریش باسی لێوە دەکەم. بەرنامەکە لە هولو و پێم وابێ ئەمازۆن پەخش دەکرای بڵاو دەکرایەوە پاش ئەوەی کە ڕاستەخۆ پەخش دەکرا لەوێ بڵاو دەکرایەوە. ئەو ئەڵقەیان طبعاً یەک ڕۆژ پاش ئەوەی ئەڵقەکە پەخشکرا بە بیانی ئەوەی کە ئەوانەی لە ئەڵقەکە بەشداریان کردبوو هەستیان بریندار کرابوو، ینی لە هەستی ئەوان درابوو، بۆیە ئەڵلقەکە لە هەریەکە لە هولو پێما بێ ئەوەی تریش وە گوتم ئەمازۆن بوو لەوێش سراوێت. ئەوەی کە زۆر بەدڵمە لە حاڵەتێک لە هاوڕێگەزخوازەکە دەپرسێ ماتۆش خۆی داوت کراوە تەمان خۆی لە هاوڕێگەزخوازەکە دەپرسێت دەرێ ئەو پرسیاری دەکەن ڕێک دەڵێ کاکە وەرە زەومەن، هاوڕێگەزخوازەکە دەشێوێت و یەک دەڵێ ئەسڵەن وەڵامەکەم پێنی، ئەوەی تر دەڵێ A woman is something that defines someone as woman، یعنی شتێکە کە کەسێک وەکو ژن پیشان دەدات. باشە ئەویش دەرەکا کە ئەوە چییە ژنەکە چیە ژن ژنەکە چیە کاکە تۆ بڵێ تۆ وەکو ژن پیشان دەدەی، باشە ژن پیشاندان چیە ژنەکە چیانی چێ ژنە. جارە هەمووشی سیرتر لەناو بەرنامەکە طبعاً لە جێشتر پرسیارەکە لە دکتۆرەکە دەکات، ئەو پرسیاری دەکات و دەڵێ ژن چیە ئەوانە، دکتۆرەکە دەڵێ چی، دکتۆرەکە ئەڵێ مەڕاقم ئەوەیە بزانم تۆ ئەو پرسیارە دەکەی. ئیعلام ئەوەندە کاری لە خەڵک کردووە بە هەندێک دەڵێم ئەو دۆکیومنتاریە زۆر گرنگە بین لەبەرەوەش ڤیدیۆکە پێم وابێ ئێستا نزیکەی سەعاتێکە قسە دەکەم زیاتریش لەوان درێژ بێتەوە و هەوڵش دەم کە کەمترین بڕینی تێدا بێت، بەڕاستی پێویستە سەیری بکەن لەبەر ئەوەیە کە دەڵێم ئیعلام زۆر کاری لە خەڵک کردووە کە ئەو دکتۆرە دەڵێ مەڕاقم بزانم تۆ بۆ ئەو پرسیارە دەکەی، جمهورەکە هەموویان چەپڕە لێ دەدەن وازان شتێکی بە قوتی گوتووە ها چۆن بڵێن ماتۆشی خستە مەوقیفەکەەوە باشە تۆ بۆ ئەو پرسیارە دەکەی، یعنی معقولە مەوزوع بڕایەوە، یعنی وەک بڵێ ماتۆش تۆ هیچ وەڵامێکت پێ نییە بۆ ئەو پرسیارە دەکەی. دەن ماتۆش چ دەڵێ، ماتۆش دەڵێ لەبەر ئەوەی من منداڵم هەیە لەبەر ئەوەی کۆمەڵگاکە مەسئولیاتە، یعنی من ناچار نیم کە منداڵێکم هەیە 13 ساڵە بیدەمە دەست تۆ کە دکتۆرێکی منداڵەکەی من باوەڕی وایە کە سانتا کلاوس هەیە، باوەڕی وایە کە جادوو هەیە، لەوانەیە لە ڕووی عەقلیەوە زۆر تەواو نەبێ، دەیدەمە دەستە تۆ دەی لەبەر ئەوەی مەسلحەتی تو لەوەیە دەی کەمێک لە بنجۆی دەخوێنی دەڵێ باشە هەست ناکەێت و بۆ منە کچە هەست ناکێت تۆزێک لە کوڕان دەچی هاان بۆ منە کابۆی لە پێ یان ئەوانەیە دەڵێت تۆ هەست ناکەیت کوڕی یەکسەر وارێ دێ ئەوش
چکە ئاخری تەواو ئەوە نەبووە گەشتینە سندووە تەواو پێ نەگەیشتووە دەڵێ وەڵڵاهی لەوانەیە کوڕمە یەکسەر داواپسی عملیاتەکە بکەیت وەڵامەکەی بەو شێواز دەڵێ من منداڵم هەیە من کۆمەلگایەک مەسئولیات ینی من ئەرکێکم لەسەرەکە وەڵامە ڕاستەکە بگەینم پێویستە ڕاستیەکە بگەێنم جایانی ئەو شێ ڕاستیەکە هەم لەوێ لەو بەرنمەیە هەم لە بەتابەت لە پرۆفیسۆرەکە کە دەڵێ دەمەوێت ڕاستەکە بگەێنم بە پرۆفیسۆرەکە دەڵێت دەمەوێت ڕاستەکە بگەێنم پرۆفیسۆرەکە دەڵێ جا چیش بە ڕاستەکەی باش دەڵێت تۆ لە زانکو کار ناکەی زانکو ئیشی گیانی ڕاستی نییە ئەمش دەمەوێت ڕاستەکە بگەین دەمەوێت ڕاستەکەم بۆ دەرکەوێت نەک تەنها بیگەێنم کاکە من پرسیار دەکەم تەنها ڕاستەکە پێ بڵێ ژن چییە یعنی ئەو نازانێ وەڵامی ئەو پرسیارێ بداتەوە کە بە جۆرێک بێت لە مەسلحەتی خۆی نەچێتە دەر هەر شتێک بڵێ مەسلحەتی تێ ناکەوێت لەبەرەوە عندێ مۆزوعەکە لا بدات حاڵەتیشتر کە بەڕاستی بتابەت لە بابەتی ئیمۆشنەکە پێشتر باسم کرد زۆر شتێکی کاریگەر بوو دیسان خراپی و پیسی ئەو بابەتە پیشان دەدات کە چۆن کار دەتوانم لە بابەتە لاوازەکانش کردووە کسێک پیشان دەدات کە ئاتلێتیک بۆ یاخود دەتوانم یاریزان بۆ پێما بێ یاریزانی ڕاکردن بووە باز دەکات یان ڕاکردنی ئەمەلەکردن ڕێک بیرم نایەتەوە چکە پێما بێ هەردووچی پیشان دەدات دوو کەسایەتین یەکێکیان دەموچای پیشان نادا بەڵام ئەوەی تر دەموچاوی پیشاندات جا یەکێکیان ڕاکردنە بەڵام هەردووچیان تەقریبەی هەمان ستۆری و هەمان چیرۆکیان هەیە دەڵێ ئێمە بۆ نمونە کەس بووین تەواو ڕاکردنی کچان یان مەلەوانی کچان جیاواز لەوی کوڕان لەبەرەوەی توانای جەستەییوان بەو شێوازەیە ئەڵێ دوو کەسمان لەگەڵ بوو کە هاوڕەگەز خواز بوون یان بڵێن ڕەگەزی خۆیان گۆڕی بوو کوڕ بوون خۆیان کرد بە کەس ئەڵێ پێش ئەوەی ئەوان بن من هەمیشە یەکەم و دووەم و ئەواندا و منافەسەکە خۆش بوو بەڵام دەڵێت کە ئەوان هاتن منافەسەکە وەک بڵێ ها زۆر جار لە تۆپانەی هەیە کە لە خولێک یانێک زۆر بەقووە تا بە 20 خاڵ و ئەوانە بە پێشان دەکەوێت ئێستا ئەگەر ئەوانە تۆماشتەوە پێ دەکەن ئێستا لە خولی ئینگلیزی لیڤەرپول و مانچستر منافەسەیان بەقووت بەڵام لەگەڵ سێم کە چێلسی بوو زۆر پێشکەوت بوونەوە سێم بێ ئەمەل ببوو یعنی ئەوەش هاوشێوەی ئەوە بوو ئەو دووە ئەگەر نافەسەندەوە خۆیان کرد بە ئەگەر نایەکەم و دوم هەر بوو ئەوان بوو یعنی ئەمە زۆر کاری لەو کچە کردو بەتابەت کە قوتابخانەیە کە هیوای بەو شتانە هەیە یعنی لەوانەیە لە جێک باز دەکا پێما بێ ئەوەی مەلەوانەکەی باز دەکا ئەگەر بەهۆی ئەو بۆ منە ڕەگەز گۆڕانە ئەوانەی کە ڕەگەزی خۆیان گۆڕی بەهۆی ئەوانە بە لەوانەیە گەیشت بە ئۆلۆمپیات و ئەوانە یعنی ئەوە خەونی کەسێکی تێکدا ئاخر یعنی خەونی ئەوە چ نییە بەس ئەوەی ترکە تەنها هەستێکی کردووە خەونی ئەوە گرینگە یعنی خەونی ئەوەی تر جا لە یەکێک لە ڤیددیۆکانی ماتوۆش پاش دۆکیومنتاریەکە ڤیددیۆکەم بینی قسەیەکی زۆر جوانی کرد دەڵێ من کە ئەو پرسیارانم دەکردن بۆ منە پرسیارم دەکرد و هیچ ئارگومنتێکم دروست نەکرد بۆ ئەوم نەبوو کە تۆ بخەم مووقیفەوە یان بڵێن ئارگومنتێک دروست ببێت کە منیش لەگەڵ وەڵام بدەمەوە ئەو شێوازانە بێ یان بڵێم تۆ ڕەت بکەمەوە تەنها بۆ ئەوەیە کە من پرسیار لێ دەکەم ئەگەر وەڵامت هەیە وەڵامەکەم بدەرێ بەڵام گوتی نەبوونی ئەو وەڵامە ڕێک بوو بەچی ڕێک بۆ تێکدانی خۆت بە خۆت لە خۆت داوەدا ڕێک لە قسەکە ئینگلیزیەکە ڕێسە I didn't get you got yourself یعنی من لە تۆم تێک نەدا یاخود من تۆم بە دۆڕان نەدا خۆت بە دۆڕاندا یعنی کو ئەوی بڵێ بە خۆت گۆل لە خۆت کردەوە ڕێک بە خۆیان گۆلیان لە خۆ دەکەنەوە یان دەبینی کە وەڵامیان پێ نییە چاوپێکەوتنێک دەکەن و نازانم مەوزوعەکە ئەسڵەن کوشە ینی سەریان لێ دەرناچی طبعاً ئەوانش کە بانگەشت کرد ماتۆش لە بەناوبانگترینەکان لەو بابەتە ها بەتایبەت ئەوانێک کە بەرگی لە ڕێگەسوازان دەکەن بەناوبانگترینەکانن و لە دکتۆرە هەر پێشکەوتوەکان لە مامۆستای زانکۆ هەر پێشکەوتوەکانن ئەوانێک کە خۆیان هاوڕێگەسوازن ئەوانە کە ئەکتیڤیست و ڕێکخراوەشتیوان هەیە یعنی ئەوان وەڵامی ئەوان نازانن کە تاو یعنی لەوەی زیاتر لە خۆدانسی لەوەی زیاتر گۆل لە خۆکردنەوە چی بابەتێک کە لەناو دۆکیومنتاریەکە بۆم ڕوون بوویەوە دەڵێ نازام ڕێژەکەی پیشانادا بەڵام دەڵێت بە ڕێژەیەکی زۆر زیاتر بە ینی زۆر سەروتر ڕێژەی ئەوانەی کە ڕەگەزی خۆیان گۆڕیوە و هەوڵی خۆکوشتن دەدەن زۆر زیاتر لە ڕێژەی خەڵکی ئاسایی کە هەوڵی خۆکوشتن دەدەن ینی وەکو ڕێژەی سەدی لەوانەیە سێ قات و چوار قات پێما باسی شتێکی وا دەکات ینی ئەوانەی کە ڕەگەزی خۆیان دەگۆڕن حەزی خۆکوشتنیان زۆر زیاتر دەبێت پێما بێ ئەوەش وەڵامێکی وازە بۆ ئەوەی کەچی پەشێمانە بۆ ئەوەی کە نەگۆڕاون لە ئەسڵدا هەر هەماشتن ئەسڵەن گۆڕانێک نەبووە هەڵخڵەت هێنراون بۆیە
وەک ئەوەی کە هیچ ئەمەلێکیان بەرژیان نەمێنێت تازە چکە ئەوە گەڕانەوەی نییە شتێک نییە کە ڕیڤێرسی بکەیەوە بۆم لە لابردنی سینجی ئافرەتێک گەڕانەوەی نییە شتێکە کە دووبارە ناکرێتەوە یاخود گۆڕینی ڕەگەزی پیاوێک و لابردنی ئەندامی نێرینەی و گۆڕنی بە هی ئافرەتێک گەڕانەوەی نییە لەو حاڵتیانی هیچی بۆ نامێتەوە تەنها خۆکوشتن و خۆل ناوبردن نەبێت ینی زۆر بە جوانی باسی ئەوەتەش دەکات و لە ئەسایەک پیشان دەدات بابەتێشتر کە بە هەمان شێوە بەتابەت لە ڕێی ئەو کارکتەرێک کە وەک باسم کرد ژنێک بۆ خۆی گۆڕی بۆ پیا بەڵام پشێمان بوو بۆ لێ باز دەکات ڕێک دەڵێ 5 نەخۆشخانە هەن کە بە ئاشکرا لە هەموو ئەمریکا بە ئاشکرا ئەو عملیاتە دەکەن و باسیش ناکەن تاوان بە منداڵەکان ناڵێن بەڵام ڕێژەی سەرکەوتنی ئەو تاقیکردنەوە یاخود ڕێژەی سەرکەوتوبوونی عملیاتەکەت لە 170 لەوان لە 170 وەکو 70 زۆر بێ بەڵام فکر لێ بکەوە کە لە 130 ڕێژەی سەرنەکەوتنیتی ئەگەری سەرنەکەوتنیتی دەتابعاان ئەوە کە دەڵێ ئەو ڕێژەیە کەمترینی وەرگرتووە یعنی ئەگەر بچێ لای ئەحسایەکانی تر سەیر بکەی لەوانەیە هەبێ بڵێ ئەسڵان ڕێژەی 170 سەرنەکەوتنە دەکەدەن سەرنەکەوتنمە بەستان لەوانێ زۆربیان مردن و شتیوانە بێت بەڵام ئەو دەرمانە طبعاً ئەو حەبوشتانێک کە دەدرێن ئەوانەیە کە هۆرمۆن یاخود ڕاگررتنی بالغ بوون ئەوانەیە کە پێیان دەڵێ پیوبرتی بلۆکرز ئەو دەرمانانە تاقیکردنەوە زۆر لەسەر نەکراوە طبعاً دەڵێ هەر دەرمانێک کە تازە دروست دەکرێت لانی کەم 10 ساڵی پێویستە تاقی بکەیتەوە تا بزانێ ئاخ ئەوە کاریگەریەکانی شیرپەنجە ئەوان دروست دەکە یاخودنا بەڵام دەرمانەکانی هاوڕەگەزخوازی جاری وە هەیە ئەسڵەن هەرتاقی ناکرێنەوە دەرمانێک کە بۆ منەیەکێک خۆی دەگۆڕێ هۆرمۆنەکانی خۆی دەگۆڕی زاری وە تاقینەوەی زۆر کەیان سادا دەکرێت یەکسا دەدرێن بە کەسەکە و هەڵدەخاتێن لێ بەتایبەت ئەوانێک کە منداڵن دوای ئەوەی کە دەرمانەکان پێدرا لەوانە 15 ساڵی کە تووشی نەخۆش شێرپەنجە بن جا بۆیە کۆمپلیکیشنەکان یانە خود زیانەکانیان ڕێگەکانی سەرنەکەوتنی دەتوان بڵێم لە 30 زیاترە بەڵام ئەو باز دەکات کە دەڵێ لە 130 پرسیار لە دکتۆرێک دەکات دەڵێ گسکەترین کەس کە تۆ تاقیکردنەوەت لەسەر یاخود تۆ عملیات لەسەر کردووە چتەمەنێک بووە ئەو دەڵێ 13 ساڵ تاوان 13 ساڵ بۆ زانیارتان لە ئەمریکا 13 ساڵ توانێت تاتۆ لە خوددانی لەبەر ئەوەی لە قانونەکەەوە هاتووە نابێت تاتۆی لێ بدرێت 13 ساڵ لەبەر ئەوەی تا ئێستا مێشی ئەوە بۆ منە بیری ئەوە ناکات کە تاتۆ لێدان چ زیانێکی هەیە و دەکرێت سایدیفێکتی شێت باشە یعنی تۆ نەهێڵی تاتۆ بکات بەڵام لە هەمان کاتدا عملیاتێکی وا گەورە بکات کە ڕەگەزی خۆی تەواو بگۆڕێت و وە گەڕانەوەشی نەبێت لە کاتێکدا تاتۆ ئێستا ئەزیزە و بڵێن تەکنۆلۆژیاوە پەیدا بۆ کە دەتوانێت تاتۆکە لا ببات ینی ئەوەی کە سوتاوە هەڵگرێت ئەوەی لەڕێی تاتۆکەوەیە بۆنە بە شێوازی تر لە سوتاندن هەڵبگرێتەوە و بیگەنەوە لە جۆرێک تا ئاستێکی زۆر باری ئاسایی خۆی ینی چۆن ڕێگەنا دێ بە شتێکی وە بەڵام ڕێگە دێ بە شتێکی ئاوا گەورە ئەگەر ئەمە زۆرێک لە پلان نەبێ ئەیچە تەوان لە دۆکمنتاریەکە و لە یوتیوب خۆشێندێک ڤیدیۆ لەسەر کردو ماتۆش دەڵێت کە ئەمە بابەتێکە زیاتر لە ئەوروپا و ئەمریکا هەیە لەو ناوچەیە هەیە نەک ناوچەکانی تری وەکو ئاسیا و ئەفریقیا ئەسڵ لە ئەفریقا لە یەکێک لە مەقتەعەکان دەسە لە ئەفریقەکانیش کە باز دەکات پێکەنیان پێدیان شتێکی نامۆیە شتیوایان جوێنە بووە ئەسڵ ئەوەی تەرجمەکە دەکات کە خۆشی ئینگلیزی شتەکە دەزانێ پێی لێ دەڵێ وات ینی پێسەر دەبێت کە تۆ باسی شتێکی وا دەکەیت دیارەکە تێناگە ینی شتی وای لەوانەیە گوێرە نەبوو بێت بۆیە ئەماوە دەسەرمێنێت کە ئەوە شتێکە پەیوەندی بە کللتوری کۆمەلگاکانەوە نییە بڵێ بەپێی کللتورەکە بگۆڕدرێت و وەرە پێش بچێت نەخێر شتێکی دروستکراوە پلانێکی بۆ داڕژراوە جادە دۆکمنتاریەکەش باز دەکات کە ئەسڵ ئەو پلانە چێ دەستی پێکرد و و چێپەرێ پێدا ئەوانە زۆر بە جوانی باز دەکات پێم وابێگەر خۆتان ببینن باشتر تێدەگەن بەڵام ئەوان بۆ نەیانتوانی وەڵامێک بۆ ئەو بدۆزنەوە طبعاً یەکەم شت ئەوان نەیانتوانی واقع وەربگرن واقعەکە یاخود ڕاستیەکە وەربگرن کە چییە ئەگە تۆ ئافرەتی تۆ پیاوی ئەوان ئەو واقعیان لە مێشخوان لا بردووە نەخێر ئەویان دەکرێت ئەنوا عاشقار ڕەگەزی هەبێت تەنانەت ئێستا ئەو بابەتە پەیدا بووە کە دەڵێ من بەکەیف خۆم نازام نازناوی دێ مەشتەکی وایە لە خوادنێ ئەوان یعنی یەک کەسە نازناوی ئەوان لە خۆناوە دەکرێت پیاوم دەکرێت کەسبم دەکرێت ئەنوا عاشقان ڕەگەز دەکەی وەربگرن یان دەڵێن یەک ڕەگەز نییە زۆر ڕەگەز هەیە ینی وای لێ هاتووە ئەوان واقعیان شێواوە واقعەکەیان
لەدەست دەرچووە لە هەمان کاتیشدا تەنانەت ئەوانش کە دەبنە هۆی دروستکردنی ئەو واقعە یاخود ڕێگە خۆشکەرن بۆ ئەوی ئەو واقع دروستکەن ئامادەکاریان نەکردووە کە دژی ئەو واقعە چییە ینی واقعیشیان دروست کردووە بۆ خۆیان شتێکیان بۆ خۆیان دروست کردووە کە بەڵێ ئێمە ئەنوا ئاشکار ڕێگەزمان هەیە ئەوانە بەڵام چاوەڕێ ناکەن کە کەسێک دژیان بوەستێتەوە ینی ئەوە بەتایبەت ئیعلام شتویان وا کۆنتڕۆل کردووە بەتایبەت وا خۆیان دەردەخن یان بڵێن بۆ نمونە کەسێک ئەگەر دژایەتیان بکە خۆیان بە غەدر لێکراو بە زوڵم لێکراو وا پیشان دەدەن چاوەڕێ ناکەن کە تۆ پرسیارێک بکەیت چاوەڕ ناکەن کە تۆ بەرگریەکی بۆ نمونە معقوڵت هەبێ یعنی ئەگەر ئارگومنتێک بینێ ناوی یەکسەر دەرنەهانە تۆ دژی مافەکانی مرۆڤیت و نازانم مافی ئافرەت و ئەوانە چاوەڕێ ناکەن یەکێکی وەکو ماتواش بێت کاکە من دژ نیم لەگەڵتان هاوڕم بەڵام ژن چییە چاوەڕێ ئەو وەڵامان ناکەن یان چاوەڕیان دەکە بۆ منە ماتواش هات باگوت باە کاکە مافی ئافرەت بێتان بووە وەکو کوردەکانی لێوێت یا بڵێ ئەو مەوزوع زۆر درێژ بۆ و نازانم مەلامەزەرێک بێ ئەو دایناسۆرن و ئەوانە وەرحاسر ڕێک ئەوان تەوقع ئەو شتان دەکرد بەڵام ماتۆش هات گوتی کاکە ئەم بابەتە ناکەین پرسیار لێ دەکەم وەڵامی پرسیارەکەم بدەوە ئەو پرسیارانە کە دەکران پرسیاری وا بوون ئەگەر وەڵامیان داباوە ئەو بابەتەی خۆیان بەرگیان لێ دەکرد عکس دەبەوە دژی ئەو بابەتە کە بەرگیان لێ دەکرد ئەوە ئامادە نەبوون ئەسڵ ئامادەش نام پێمانی ئامادە بن چکە هیچ وەڵامێک یان تۆ بیر لێ بکەوە چ وەڵامێک هەیە کە ئەو پرسیارە وەڵام بدەیتەوە بەبێ ئەوەی کە واقعێک دەربێخی کە ژن جۆرێکە ژن شتێکە کە بۆ نمونە شتێکی تەزبیتە و سابتکراوە گۆڕانی بەسەردا نایەت هەرچی بڵێیت دەسەرمێنێ کە ژن شتێشە گۆڕانکاری بەسەردا نایەت ئێکەواتە ئەوەش یەکسەر حاڵەتەکەی دیکە پوچەڵ دەکاتەوە کە بڵێ وەڵا مرۆڤ دەتوانێت ڕەگەزی خۆی بگۆڕێت پرسیارێک هەیە وای یاخود بڵێن بۆچی هاوڕەگەزخوازی یاخود ڕەگەز گۆڕین دروست دەبێت بۆچی ئەو بابەتە ئەوەندە گرنگی پێدەدرێت طبعاً هۆکارێکی هەرە سەرەکی کە وا دەکات ئەو بابەتە دروست بێ ئەویش والێکردنی خەڵکە یاخود لادان و شێواندنی بیری خەڵکەوە دروستکردنی ئایدنتی و ناسنامەیەکی خەیاڵیە بۆیان ینی بەتایبەتیش لە وڵاتانی وەکو ئەمریکا و ئەوروپا ئەوانە خەڵکەکە زۆر وەڕەسە خەڵکەشی زۆر ینی لەبەر بابەتی سیاسیان هەر بابەتێکە یان زۆر بەیان مەسەر مدمین و ئەوانەنا خەڵکەکە دەقۆزرێتەوە دێن ئایدنتی و یاخود زۆرێک لە ناسنامەی ساختەی بۆ دروست دەکەن تاوا هەز بکە کە کەسایەتی هەیە بۆ نمونە ئەگەر سەیری فیلم شتەکانتان کرد بێ زۆربەی ئەوانەی دەبنە هاوڕەگەزخواز بۆ نمونە قوتابیەکە لە قوتابخانەیەک زۆر غەدری لێ دەکرێت زۆر پێڕادەبردرێت لەبەر ئەوەی هەست دەکات کە کەس لایەنگرینە سیر دەکات لە شوێنێک ڕێکخراوێک هەیە یاخود کۆمەڵە قوتابیەک هەن کە بەرگری لە هاوڕێگەزخوازان و ئەوان دەکەن یەکسەر ئەوەی بۆ دروست دەبێت کە دەڵێ بەڵێ ئەگەر ببمە هاوڕێگەزخواز یاخود ڕەگەزی خۆم بگۆڕم کەسێک دەبێت کە بەرگریم لێ بکات یعنی یەکسەر وای لێ دێت کە ئایدنتیەک ناسنامەیەکی خەیاڵی لە مێشی خۆ دروست دەکات تا ئەوەی پێی ئاسوودە دەبێت یعنی لەوانەیە زۆر قەناعەتیش پێنێت بەڵام هەزاری وهەیە لەوانەیە قەناعەتی پێ هەبێت کە بەڵێ هی ئەوە ئەو ناسنامەیە خەیاڵیە ناسنامە واقعی ئەوە تەنها تا ئەوەی ڕزگاری بکە تەنها تا ئەوەی حسابی بۆ بکرێت بەڵێ واشە زۆر جار کە دەبینی ئەو ناسنامەی گەی و ئەوان هەڵدەبژێردێ لەلایەن ڕێکخراوەکانەوە خزمەت دەکرێن و لە وڵاتانی ئەمریکا ئەوانە مافیان پێ دەدرێت و یاسایان بۆ جێبەجێ دەکرێت یەکسەر قیمەتی بۆ دروست دەبێتەوە ئەوە هۆکاری یەکەم هۆکارێکی تر طبعاً بوونی هۆلیوود و ئەوانە هۆکاری هەرە سەرچی بوون بۆ دروستبوونی ئەو بابەتە بەرەو پێشچوونی ئەو بابەتە و واشی کردووە کە خەڵکان زیاتر یاخود هاوڕێگەزخوازان زیاتر بیانەوە بەرە ئەو بابەتە بێن لەبەر ئەوەی دووبار لە ڕێی هۆلیوودەوە زیاتر بەدەردەکەون هەمومان دەزانین کە ئێستا ئیعلام و بەتایبەت لە ڕێی سینەمە ئەوانەوە خەڵک چەندە بەدەردەکەوێت و چەندە بۆ نەها تیکتۆکەر چەندە پەیدا دەبێت چەندە سینەماکار و ئەکتەر و شتیوە چەندە پەیدا دەبێت خەڵک حەزی لە فەیم و ناسراوی ئەوانەیە جا دەبینی کە ئەکتەرێک لەوانێت توانای ئەکتینگی ئەوەندە نەبێت لەوانەیە گۆڕانکاریێکی وای نەبێت لە ڕووی بابەتی سینەمایی ئەوانەوە یان لەوان تەنانەت لە تیکتۆک و ئەوانەش نەتوانێت بێتە بە شتێک بۆی خۆی دەکات بە گەی یاخود ڕەگەزی خۆی دەگۆڕێ یان بابەتێک دەکات کە ببێتە هۆی سەرنجڕاکێشیان بەتایبەت لە کوردستان ئێستا چونکە دەبین لە ئەمریکا بابەتەکە کە زیادی کرد
فەیمەکەش کەمتر دەبێتەوە لە ڕێ ئەو باوەتەوە زیاتر ئێستا بۆتە وەکو سەپۆرت وەکو پشتگیریەک لێ هاتووە بەڵام لە هەمان کاتیشدا لە هۆلیود و ئەوانە زۆر گرنگی بەوانە دەدرێت بۆیە ئەوان زۆر دروست بوون بەڵام ئەگەر سەیری کوردستان بکەیت بۆ نمونە بەداخەوە ئەو دیاردەیە خەریک لە کوردستانی دروست دەبێت بەتایبەت ئەوەی عەمەلیاتەکە تا ئێستا پێم وانییە ئەسڵەن ناو کوردستان هات نییە بەڵام ئەوەی تر کە وەکو ئەنجامدانێکی کردداری ئەوانە بەتایبەت گەی ئەوان دروست دەبن هۆکاری چێرە سەرچیان ئەوەیە کە دەیانەوێت کە جۆرێک لە ناسینیان هەبێ ئەمە چەندان کەسایەتی سوۆشال میدیا ئەوانەمان بینیوە کە ڕەگەزی خۆی گۆڕیوە لە پیا خۆی کردوتە ئافرەت تەنها تا ئەوەی بۆ منە لە وڵاتێک وەربژیرێت تەنها تا ئەوەی کە لە سوۆشال میدیا بناسرێت و یوتیوب و نازانم تیکتۆک و شتی بەفرێت و نازان پارەش پێوەردەگرێیانە یان دەبینی هەموو مەبەستی ئەوانە هیچ پەیوەندی بە ڕەگەز و شتیەوە نیە پەیوەندی بە بابەتێکترەوە هەیە چویستی چوونە خالی دەست چویستی پارە پەیداکردنە چویستی بەناوبانگ بوونە هەموو یانی ئەوە هۆکارێکترە کەوای کردو ئەو بابەتە دروست بێت هۆکارێکتر کە دەتوان بڵێم هۆکاری هەرە سەرچی بڵاوبوونەوەی ئەو بابەتەیە سیاسەتە جا سیاست و دەتوان بڵێم پزیکی تێکەڵ دەکرێت سیاست مەدارەکان زۆر لەو بابەتە باس ناکەم چونکە لەناو فیلمەکە زیاتر داتا و بابەتی واقعیتان پێشان دەدات کە چۆن سیاست وای کردو ئەو بابەتە دروست بێت و بڵاویش بێتەوە بەڵام سیاست مەدارەکان حەبێک دەرمانێک دەرزیەک یاخود عەمەلیاتێک شتێک دروست دەکەن بەبێ ئەوەی تاقیکردنەوە شتیوە لەسەر بکەن منداڵێک هەڵدەخەڵەتێنن دەرمانەکەی دەدەنێن دەرمانەکە یەکەم شت ئەوەی کە بەسەر جستەیاندا دێت یان با بڵێن ئەوەی باس لە دەرمان شتەکان ناکەن ئەو عەمەلیاتەکەی بەسەردا دەکرێت عەمەلیات گۆڕانکاری بەسەردا نایێتەوە لەوانەیە لە ڕێی عەمەلیاتێکی بە شێوەیە هاوشێوەی جوانکاری ئەوانە بڵێ بۆ نەسینجی ئافرەتێک کەلا دەبدرێت لەوانەیە بۆی زیاد بکرێتەوە ئەوانە بەڵام هەرگیز بە کوشتروشتی خۆی لێ نایێتەوە ئەوە یەک بەڵام ئەوەی زۆر خەتەرە دەرمانەکانی ناخۆیی تاوان پێشتر باسم کرد دەرمانەکان بە ئەگەی زۆرەوە لە داهاتوو سەرەتان شتیوای دەکرێتەوە پێما بە ئێستاش پەتای مەیمونە نازام شتێکی وایە هەیە زۆر لەناو هاوڕەگەز خوازان بڵاو بۆتەوە ئەوە یەکێک لەو هۆکارەکانی ئەو دەرمانانەیە لە هەمان کاتدا دەرمانەکە گەڕاندنەوەی نییە ینی بۆ منەیەکێک دەڵێ کاکە منداڵە 5 ساڵە دەرێ دەمەوێت ڕگەز خۆم بگۆڕم دەرمانەکانی دەدرێنێ پیبرتی یاخود بڵین گەورە بوون و باڵغ بوون ڕادەگیرێت دەگۆڕدرێت بۆ ڕەگەزێشتر لەوێ بەپێی دەرمانەکان دەکرێت بەو ڕەگەزە لە ناکاو دەگات بۆ نونە بە 18 ساڵی دەرەکاکەوە نییە نەخێر وڵاو من هەستی ڕەگەزی ئەتادی خۆم هەیە کە پێشتر پێم درابوو گەڕانەوە نییە تازە چکە وەک باسم کرد ینی لە سەدانەهاتی من پێم وایە ئەگەر 100% نەبێ یعنی هەندێکیان فێر لە خۆیان بکەن ئەگەرنا لە سەدانەهاتی ئەوانەی کە ڕەگەزی خۆیان دەگۆڕن لە ساتێک لە ساتەکانیان لە ژیان هەست بەوە دەکەن کە بەڵێ هەڵەیان کردووە ئەسڵەن ڕەگەزی خۆیان بیلادی خۆیان ڕەگەزە ئەسڵیەکە بووە هەمووی بۆ قازانجی سیاسەتمەدار بۆ قازانجی کۆمپانیەکانی دەرمان تاوان ئەو دەرمانانەش کە دەدرێن دەرمانی هەرە سەرچیان بۆچی بەکاردێت بۆ لە بەندیخانەکان بەکاردێت بەتایبەت ئەوانەی کە دەیانەوێت باڵغ بوون یاخود هەستی جنسیان ڕابگرن و بیان کوژن ئەو دەرمانی کە بۆ گۆڕی ڕەگەز بەکاردێت ڕێکەمان ئەو دەرمانەیە کە دەدرێت بە بەندکراوەکان بۆ ئەوەی هەستی جنسیان نەمێنێت ینی ئەوە لەناو بەدکراوەکان زۆرە ئەو دەرمانیان پێ دەرێت تا لە بەندیخانە هیچ هەستێکی جنسیان نەمێنن ڕێک هەمان دەرمانەکە بۆوان دەدرێت هەر بۆشەوە پێشتر باسم کرد هەستی خۆکوشن ئەوانش لە نێوان هاوڕەگەز خوازان زۆر دروست دەبێت چونکە هیچ پەرپرس و ئامانجێکیان نامێنێت لە ژیان جا بۆ کەسیش دژایەتی ناکات تەبعاً یەکێک لە هۆکارەکان وەک باسم کرد سیاست زۆر پژی دەکات دژایەتیکردنی لەوانەیە بێتە هۆی کوژدان و ئەوانەیە لە سیاسەتمەدارەکانەوە لەوانەیە بێتە هۆی هەڕەشە خەڵکەکە بەخۆی دژایەتی ناکە لەوانەیە قازانجی لێ بۆ نمونە هۆلیوود دڵنیام کە زۆرێک لە کۆمپانیەکان زۆرێک لە پلاتفۆرمەکان ئەو بابەتیان بەدڵ نییە بەڵام ناچار لە مانجی 5 کە سەرەتای مانگ دێت بوون مانجی 6 ئەوانە کە سەرەتای مانگ دێت تا کۆتاییەکەی دەگات بە مانجی 7 هەمووی عالەمی لۆگۆی خۆی بگۆڕی عالەمی گەیەکان دابێتەوە ئەوانە لەوانەیە زۆربیان پێیان خۆشنێت بەڵام قازانجیوان لەوەیە کە لەگەڵی بن ئەوەش بە هەمان شێوە هۆکارێکە کەوای کردووە شتەکە نەک دژایەت نەکرێت بەڵکو و زیاتر پەرەپسەنێت هۆکارێکی سەرەکی بوونی ئەکتیڤیست و چالاکوانە کە چالاکوانی زۆر هەن بەرگری لەو بابەتە دەکەن ینی وای لێ هاتووە کە ئەوانە کە
وەک پێشتر باسم کرد ینی کە کەمێک عکسیان دژی ئەوان دەوەستنەوە کەمێک پرسیار شوانێ دەکەن یەکسەر دەچن دەڵێ ئێمە قانونمان هەیە تۆ دژی ئەوەی تو نازانم ئەو یاسایە و دەست بە گریان دەکەن ها تۆزێک ناسکن ئەوانە بە هەمووانە ینی وەک برێ دەترسی کە دڵیان بریندار بکەی لەبەر ئەوەی لەوانەیە سبەی شتێک لێ بکەن ینی بەزدی کە دۆکمنتارەکەشم بینی پێم سەیرە ئاوا موڤمنتێکی ئاوا گەورە هەیە لە ناو جەرگەی ئەمریکا دەگوزارێت و دژی ئەوان دەوەستێتەوە جا بەگشتی ئەمە پێداچنەوەکەی من بیاخود ئەمە هەندێک ڕوونکردنەوە بۆ ئەمە هەندێک حاڵت بوو کە زۆر بەدڵم بوو دۆکمنتار یەکەم لە یەکەم چرکەوە نەک یەکەم دەقەوە یەکەم چرکەوە تاکۆ تا چرکەی هەمووی زانیاریە هەموو شتی گرنگە هەمووی پێویستە کە هەموو کەس بیبینێ بەتایبەت ئەدەڵتەکان لە 17 ساڵی بۆ سەرەوە و ئەگەر تواناشیان هەیە ئەگەر هەز دەکەی پێویستە بۆ 12 ساڵ بە سەرەوە باش سەیری بکەن ئەگەر توانای منداڵەکانت لەو ئاسدا ئەگەر نا ئەوانەی ئەدەڵتەکان بیبینن و هەوڵ بدەن کاریگەری بکەنە سەر منداڵەکانێک کە هەوڵی بۆ ڕەگەز گۆڕین و گەی و ئەوانە نەدەن شتێکی زۆر زۆر باش دەبێت جا چۆن دەتوانن هەم خۆتان زیاتر بەردەوام بن وەک باس کرد یەکەم شت دۆکمنتاریەکە ببینن جا دۆکمنتاریەک پێم وابێت تا ئێستا نەکراوەتەوە کوردی هەوڵ دەدەم ئەگەر کەس نەکردە کوردی من خۆم بیکەم زۆر لە مێژە ژێن و شتیان نەکردەوە بەڵام هەوڵ دەدەم بیکەم وە لە سایتەکانی بڵاو بکەمەوە جا نازانم سایتێک بڵاوی دەکەمەوە یان نە هیوادارم تا ئەو کاتیشتر بیکات چکە ڕاستی بەخۆم ئەوەندە مەجالم نییە بەڵام ئەگەر نەکرێ پێم وابێ ئەرکێکە لەسەرم ینی بە ئەرچی دەبینم کە ئەمە ژێرنووس بکەم ئینشاءڵڵا ئەگەر نەکرا لە ماوانە ئاگادارتان دەکەمەوە لەوان لە ئینستاگرام ئەوانە پۆستی لەسەر بکەم دووەم شت یوتیوبی ماتوەش خۆی بڕۆ سەبسکرایب بکەن و ڤیدیۆ ڕۆژانەی هەیە سیر بکەن بەتایبەت لە یوتیوب دەڵێم چکە لە یوتیوب بەتایبەت بۆ دوایان دەستی پێ کردووە کە ڕیاکشن و ڕەتدانەوەی ئەوانەی کە فیلمەکەیان بینیوە و دژی فیلمەکە بوون ینی متابعکردنی یوتیوبی ئەو زۆر پێویستە پێم وایە لە ئێستاوە بڕۆن یوتیوب ماتواش سەبسکرایب بکەم بەتایبەت ئەنگلیزی دەزانن زۆر سوودی لێ دەبینن بابەتەکان زۆر بە جوان ڕوون دەکاتەوە هەمووشی زانستین سایت یاخود پلتفۆرمی دەیلی وایر بڕۆن سەبسکرایب بکەن بڕۆن ماگانەکەی بدەن زۆر نییە هەر فری ترایلیشی هەیە پێم وابێت و مانگی کەشتێکی وایە بەڵام ئەوەی دیکەشی زۆر نییە ماگانە $5 بیس ناچێ لەوانێ زۆر بمان لە HBO و نتفلیکس و دیزنی پلاس و ئەوانە ماگانە 50,000 ئەوکەین بڕۆن لەوێ سوودی هەم سوودی چێژ بینە سوودی زانیاری ئەوانت پێدەکات هەمیش بۆ بابەتی خۆتان لەڕی کۆمەڵایەتی ئەوانە سوودی خۆتان و داهاتوو خۆتان دەوروبەرشتان دەبێت جا بڕۆن دەیلی وایر سەبسکرایبکەن و نەک تەنها لە بابەتی هاوڕێگەسخوازی ئەوانە قازان سەر پێدەگەێنێ لە بابەتەکانی تریش بۆ نمونە بلاک لایڤز ماتر مەسەلەی ڕەگەزپەرستی و ڕەشپێست و ئەوانە یان مەسەلەی مافی ئافرەت نەکۆکو ئەوانەی ڕگەز خۆیان گۆڕوە نەخر مافی ئافرەتوانە یان هەندێک شتی تر هەن کە خەریکی ئیعلام زۆر بێتامی دەکات لەوەی بڵێ ئەو مافیەوەی ئەوەیە وەڵێ هاتووە کەس دژیان نەوەستێتەوە بوون بە عنتەر لەوێ زۆر بە جوانی کۆمەڵە گەنجێک دەتوان بڵێ کۆمەڵە گەنجێک هەن کە هەمویان پرۆفشناڵانە ئەم بابەتە پوچەڵ دەکەنەوە طبعا وەک باسم کرد ئەوان جەماعەت دۆناڵد ترامپن من خۆشم ڕاستگویانە بڵێم هاندەری دۆناڵد ترامپم یعنی کە ئەوش لەسەر حکوم بوو زۆر دژی ئەوانە بوو ڕاستە نەیتوانین بەڕاستە خوب لە ناویان ببە بەڵام هەمومان بینیمان کە بلاک لایڤز ماتر هەموو ڕۆژ لە پێش کۆچی سپی خۆ پیشاندام بۆ ئەو جەماعەتە ئالەسەس بەرگی لە خۆمان دەکەین چونە پێش کۆچی سپی عەلەمی یان ڕۆگەزخوازانیان دروست کرد و ئەوانە بەڵام دۆناڵد ترامپ زۆر گرنگی بەوە نەدا جا لەنا ئەو سایتە دەیلی وایر ناو سایتەکە و پلتفۆرمەکە و فیلم شتەکانیان زیاتری ئەو گروپن پێم وایە داهاتوش زیاتر پێش دەکەون ئەمە دەستپێکەی زۆر جوان بوو کە ماتواس پێشکەشی کرد لە کۆتاییشدا لەوانەیە گەرنتی نادەم بەڵام لەوانەیە هەندێک لە ڤیدیۆکان هەندێک لە بابەتەکان لەبارە ئەو بابەتە خۆم دروستیان بکەم بچم شتەکانی ماتوۆش و ئەوانە بینم وەرجێڕانی بۆ بکەم زا لەوانەیە بنووسین وەرجێڕانی ژیرن و شتیان بۆ بکەم یانش لەوانەیە بیکەم بە مەقالە و لە ئینستاگرام و فەیسبوک و ئەوانە بڵاوی بکەمەوە لەیهی خۆم ینی هیچ گەرنتێک نادەم بەڵام لەبەر ئەوەی بابەتەکە بەلامەوە گرینگە بەڕاستی حەز دەکەم ئەگەر مەجالم هەبێ زیاتر هەوڵدەم کە معلومات بگەینم زیاتر ئەوەی کە ماتوۆش و ئەوان دەستیان پێکرد بە جۆرێک لە دەستم تێدا هەبێ بەتایبەت لە کوردستان ئەوانە کە خەریکە تازە دیتنە مۆزوعەکە کەمتر لێ دەزانێ هەوڵ دەدەم چ لە یوتیوب چ لە ئینستاگرام و فەیسبوک بەتایبەتی ئەو دوانە ئینستاگرام و یوتیوب گرنگی بە بابەتەکە بدەم جا ئینشاڵڵا ئەگەر خوا پشت و پەنابێت
سبسکرایب و لایک و شتیوا بکەن تا ئێوەش ئاگداری بن ئەگەر شتیوامان کرد ئینشاءڵڵا. لە کۆتاییشدا بە پێش ئەوەی تەواوی بکەم ڕێتینجی خۆم بە فیلمەکە بدەم. طبعاً پاش فیلمی سۆشل دلێمە کە دۆکیومنتاریشتر بوو بە هەمان شێوە زۆر ناوازە بوو، ئەویش بابەتێکی وای کە دووبارە ئیعلام زۆر کردبووی بە شتێکی ئاسایی دووبارە کردیەوە بابەتێکی ڕخنەی، ئەویش بابەتی سۆشال میدیا و تیکتۆک و ئەوانە کە چۆن ئاڵوودە بوون بە تایبەتی بۆ منداڵان زۆر بە جوانی ئەوە ڕوونکردنەوە. پێم وانە بوو دۆکیومنتاریشی وا بینم کە ئاوا نایە بوو ئەوە پرفێکت بێت و ئاوا ڕخنە لە شتێکی وا بگرێت کە شتێکە زۆر بڵاو بۆتەوە بچێ ئاوا ڕخنە لێ بگرێت و ئاوا بیشێنێت، بەڵام ئەوەشیان زۆر بە جوانی ئەو باوەتێک کرد. جا بۆیە هەم ئەوەی پێشتر باسم کرد سۆشەل دلێما دلدەم پێدا بوو، هەمیش ئەو دۆکیومنتاریە دەی تەواوی پێدەدەم بێ خەوشە، ینی دەتوانم هەردووچیان شایانی 11 لە 10. جا بۆیە 20 باری دەکەمەوە بەڕاستی ئەرکە لە سەرتان، ینی پێویستە کە بچن سەیری ئەو دۆکیومنتاریە بکەن. ئەگەر لە ژیان سەیری تەلەڤیزیۆنیش نەکردووە بڕۆ سەیری ئەو دۆکیومنتاریە بکە، لەبەرەوەی تا هەتایە ئەو معلوماتیان لێ فێر دەبی ئەو ئەوتان لێ فێیان دەبیت و تیلیان تێدەگەی لەوانێ نەوەکانیش ڕزگار بکات و لەو بابەتە بە دوور بیت. جا هیوادارم بە دوور بن، هیوادارم سەلامت بن. من ئوسام ئەحمەدم، ئەمە پێداچنەوە باسێک بوو لەبارەی وەرە زەومان یاخود ژنسیە. سوپاس.